بەخوا شەر نییە سەروەت و سامانەکەت زۆر بێ، گرنگ ئەوەیە لە دوای مردن سودت پێ بگەێنێ. یعنی بە کوردی و بە کورتی پەروەردگار لەم ئاەتەدا لە ئاەتی 46 سوڕەتی ئەلکافە دەرسی دووەممان دەداتێ. ئەی ئەو ڕاکە ڕاکەی کە لەم سەر زەوێدا ئەم خەڵکەی دەیکا بۆ منداڵ و بۆ ماڵ بۆ ئەم دوانە، ئەگەر بوونەمایە ڕەحمەت بۆ تۆ بەخوا شتێکی باشە. چەند کەسەیە بەهۆی منداڵەکانیەوە خەڵڵە حەی ڕەحمەت لە دایک و باوکت بێ. ئەگەر کاتێک کە مردنڵێ یا ڕەبی خوا لە دایک و باوکت خۆش بێت، چونکە ئەوەندە ئەولادی چاکی بەجێهێشتووە. چەند دەوڵەمەند هەیە لە ژیانی دنیادا خەڵی دەڵێ یا ڕەبی ڕەحمەتی خوال لێبێ، کە مردیش نەمردووە بە کارە چاکەکانی لە کۆمەلگادا بە مزگەوتەکەی بە مەکتەبەکەی بە خستەخانەکەی بە ڕێگاوبانەکەی بە پرۆژە خێریەکانی بە بەخێوکردنی ئەو هەتیوانە بە پێگەیاندنی سەدەها خوێندکاری هەژار کە بە پارەی ئەو خوێندویانە ئێستا دکتۆر و مهندیس و مامۆستا و مامۆستای زانکۆ و پارێزەری خواناسن کێشەی خەڵک حەل دەکەن و دەستی خێریان هەیە، تۆ لە قەبرەکەشە هەر زیندوی. ئەگەر ئەمەت هەبێ ئەمەیان چاکە. قورئان لە سوڕەتی کەهفا دەرسی دووەمی داینێ هەر شەر نییە منداڵ پێکەوەنی هەر منداڵت ببێ، منداڵێکت ببێ خەڵک بڵێ ڕەحمەتی خوا لە دایک و باوکی بێ. شەر نییە هەر پارە لاسیکی لێدە و دەفتەر ڕیسکەی، شەر ئەوەیە ئەمە لە دنیا و قیامەتە ببێتە مایە ڕەحمەت و پاداشت و خێر بۆت. بیر لەمە بکەوە و دەرسی دووەمی لێ وەرگرە. لە خزمەت سوڕەتی کەهفا بووین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێک سوڕەتی کەهف بخوێنن لە ڕۆژی جومعەدا پەروەردگار لەم هەفتەیە بۆ ئەو هەفتەیە نور و ڕۆشنایی دەخاتە بەردەم و بەردیدە. درسي سيام للسورة كهف أو بمان دڵێ إذا ضاعت منك فرصة واحترق قلبك عليها فاطفئ لهيبها بقوله تعالى فأردنا أن يبدي لهما ربهما خيرا منه زكاة وأقرب رحمة. أجر هاتو لدنيادا لجياني دنيادا هليك لدست شو ئاگری لە سینەت بەردا زۆر ناڕەحەت بووی بەم ئاەتە قورئانیە بە ئاوی ڕەحمەتی ئەم ئاەتە قورئانیە کڵپەی دەروونتدا بمرکێنەوە کە دەفەرمێ فأردنا أن يبدي لهما ربهما خيرا منه زكاة وأقرب رحمة. ئەمە باسی جەرگ سووتانی دایک و باوکێک دەکا کە ئەولادێکیان هەیە لە عیلمی پەروەردگارەیە کە ناساڵحە کە لە دوا ڕۆژە دەبێتە مای نەکبەتی بۆ خۆی بۆ دایک و باوکی و لەوە چێت دینەکەشیان لەکەدارکە بەهۆی ئەم ئەولادە نەکبەتەوە پەروەردگار لیان وەردەگرێتەوە. ئەم دایک و باوکە تا مردن جەرگ سوتاو بوون چاو بە فرمێسک بوون، بەڵام لە قیامەتا بۆیان دەردەکەوێت کە خوا چەندی خۆشویستون کە چەند لە جیاتی ئەو منداڵە باشتری پێبەخشین و ئەولادی ساڵحی پێبەخشینەوە.